پەیامەکی زۆر یان داواکاریەک لە خەڵکی بناری قەرەچووغی تێک و شەر ماندوونە ناس و تعریب کراوە ئەو خەڵکەی کە نزیک 1970 ساڵە وەکو هەموو زۆربەی ناوچەکانی تری کوردستان ڕوبەڕووی تعریب ستەمەکی گەورەی نیشتیمانی و نەتەوەی بوویتەوە هەوڵی دەربەدەرکردنمان دەدرێت زێدی با و باپیرانمان دەیان ساڵ لە داگیر کراوە لەلایەن عەرەبی مستەوتەنات لەلایەن ڕژێمە شۆڤینیە عێراقیەکان وە چەندین جار ماڵ و مڵکتان سوتایە سەر لە نوێ هەوڵەشی وا هەیە سەر لە نوێ هەمان هەوڵ هەیە ئەو ناوچە کوردستانیانە لە گەمەی سیاسی ئێوە ببنە قوربانی زێدی وا و باپیرانمان سەر لە نوێ لە دوای هەر دەربەدەری و سوتان و ئەوەیە خەڵکەکە هەڵدەقەنە لە شوێنی با و باپیرانی خۆی 100 ساڵ دەبێت لەو ناوچەیە ئەو چێشمە چێشمی نەتەوایەتی هەیە لەسەر ئەوەی دایانوێت زێدی با و باپیران دەرمان پەڕێنن دوایین ئەڵقەی داعشە کە هێزە شۆڤینی عەرەبی بەربەری و پەیامی بە ناوی ئیسلامی سیاسی هاتووە بە ناو دەیەوێت قەتل و کۆمەڵکوژی خەڵکی کوردستان بکات کە لەو بارەوە داعش پێویست بە پێناسە ناکات ئێستا لە گەمەیەکی سیاسی سەد داعش بوو کە کارتێکی سیاسی بەدەست هێزە ئەقلیمیەکان بەدەست هێزە کوردیەکان پارتی ئەو یەکێتی کە هەمومان دیتمان لە چەند ماوەی ڕابرد و پەیوەندیەکی تند و تۆڵ هەیە باشترین نمونە لەم بارەوەرە سیر بکە شەڕی خدرجیجە و شەڕی لە هێبان چۆن پارتی هێزە چەکدارەکانی پارتی لەو سنوورە گەورە و گورانە دووتەقەیان نەکرد لە کاتێکدا کۆمەڵکوژی خەڵک کرا لە کاتێکدا لە شەڕ لە هێبان ئەگەر 50 کەسی شەهید بە هێزەکەی پارتی هەروای دەکرد ئەمە دەرخەری ئەوەیە کە پەیوەندێکی تند و تۆڵ لە نێوان عاشقاتێکی سیاسی دڵداری لە نێوان پارتی و داعشەیە ئامانجیان ئەوەیە مناڵم یعنی داعش ئەوەیە بەڵام داعش و کارتێکی سیاسی پارتی بەکاری دەینیت تورکیا بەکاری دەینی ئەمریکا بەکاری دەینی بۆ ڕسواکردنی ئەوە چکۆ لەو بەکارهێنانی داعش دەدوازە جەریمەی وەکو خدرجیجە بکە ئاوا کوڕ و کچی کورد ژن و منداڵی کورد دەربەدەر بن بکوژێن ئەو دەمی تاوەکو لە میدیاکان باس بکرد من ئەوڕۆ بە بەیانە لە میدیای سویدی باسی کۆمەڵکوژی مەخمور کرا 14 کەس ئەڵێ شەهید بووە من دڵنیام ئەوەش ڕاستێکەیە یعنی لە پێشمەرگەوە ئەوانە دایانە کۆمەڵک جەریمە بە داعشکەن و کارتەشی سیاسی بۆ پێشگرتن لەو گەمە سیاسیە لەو کارتە سیاسیان وەرن هەرچی بکەونە دوێ بە مۆبایل بە مۆبایلێکی بچووکە لەکوێ داعش و پەیوەندیەکانتان دیت نزیک بوونەوەی داعشتان لە هێزەکانی پارتی لە هێزەکانی ئەمریکاکە وەکو هەمەی حاجی مەحموود دەڵێ بە 6 هەلیکۆپتەر بردراینە ئەو نمونەنە بۆ ئێمە تەسویرکەن بە دزین دڵنیا بن کەس نازانێت دڵنیا بن نابیندرێتەوە و بە ئاپەکانی وەکو وەتسئاپ سیگنال بنێرن سیگنال ئاپەشی سویدیا تەلەگرام رووسیا بەوانە بنێرن منیش لەگەڵتاندان بە فەیسبوک مەنێرن ئێمە بۆتان دەگەینە هەموو میدیای ئەوروپی ئێمە بۆتان دەگەینە دەیان ڕێکخراوی جیانی دەیان برادەر هەند پەیوەندیان لەگەڵ ڕۆژنامە بەناوبانکانی واشنگتن پۆست هەیە تایم هەیە دەتوانین بیگەینین بەس بەڵگەمان دەوێ ڕسوای خودی ئەمریکاش دەتوانین بکەین ئەگەر بەڵگەمان هەبی دەیان ڕوودا فەزاعەتی ئەو ئەمریکی هەبوو خۆوەخت خۆی ئێرانگەیەت و نازام چ دەکرێت ئەگە بەڵگەمان لە دەستبی پەیوەندێکی تند و تۆڵ هەیە لە نێوان پارتی بەلای کەم ئێمە دەبینین هەر زۆر بەوازئی شەڕی خدرجە و لێنەدانی داعش و ئەمر نەکردن بە تەقە لەلایەن چەکدارەکانی پارتی وێچێتی لە داعش باشترین نمونەیە لەو بوارەدا شەڕی لە هێبان کە پێ 6 سەعات ئەو خەڵکە تێک و شەر مقامن بۆیە بەڵگەمان بۆ بنێرن وەتان پێدەدەین ڕسوای هەر هێزێک بکەین لە ناوەندە جیانەکان بەس پێویستمان بە دوکۆمنتە زیاترە هەندێکەیە ئێمە دەنێرین بەو ئاپانە بنێرن ئاتە بە مۆبایلن دڵنیا بن بە دەستگا هەواڵگریە هەرە ئەگەر کەس نایە کاکە CIA نایە لەسەر ڤیدیۆی کورد بێت تەحقیق لەگەر دوو بکاتن بە پارتی وێچێتیش دڵنیا بن ئەوە ناکری ئێمە دەزان پێ 6 وڵات دەتوانن قسەک هاچیەکتر بکەن ئەوش گەلک قورسا یعنی ئەگەر زۆر زەرور نەی بۆیە بە ڤیدیۆ لۆمان بنێرن
بە واتسئاپ سیگنال هەیە، سویدیە، تەلەگرام هەیە، دەیان شت هەیە. بۆمان بنێرن بەو ژمارە تەلەفۆن 006 73 53 66 75 006 53 66 757 لە بۆمان بنێرن ئێمە دەیگەین بەس بۆمان تەسویرکەن کاتی ئەوان نزیکی بارەگای چەکدارەکانی پارتیوی دەبن. خەڵکە تێکۆشەرەکەی ئەو ناوچەیە قوربانی هەر ئێوە دەدەن، ئێوە لە زێدی باو و باپیرانتان، ئێوە خاک و ئەرستان داگیر دەکرێت، ئێوە بیرتانە یعنی عەرەبی تەعریف کراو چ گورزەکی لە هەموماندا، خەڵکی ئەو منتیقی هەمومانی دەربەدەر کرد، نان بڕای کردین. ئێستا هەمومان خەڵکی ئەو ناوچەیە دەبایە ملیۆنێر بین، لە زراعەت دەگری، لە نەوت دەگری، هەموو دەرەنجامی سیاسەتی نەتەوەیی و سیستەمەکی مافیایی پارتی وێچێتیە. 135 ئەو دەخلەی کوردستانی نەفت لە منتیقەی دیبەگە و مەخمورەوە هەڵدەقۆڵێ. ئەو هەموو بیرە نەفتەیە، ئەو ئەرزە زراعیە بەکەلکە دێتن کەچی هەموو خەڵک لەو پەڕی هەژاری دەژی. بۆیە تکایە وێنەی ئەو پەیوەندیانە بگرن، ئێمە سووک و ڕسوای ئەو دەسەڵاتە دەکەین. سقەتان بەخۆ هەبێ، شتی گەورە دەکرێت. دنیای دیجیتال ئەو کۆچڕەوە گەورە ئەوی گەیاندێ دنیا هەر کامیرە بوو، کەرەساتی هەڵەبجەوی گەیاندێ دنیا هەر کامیرە بوو، بەس کامیرەک نەبوو لۆ ئەنفال بزانە چۆن ئەو بوو. بۆیە بە کامیرە و ڤیددیۆیەک ئەتوانن گەورەترین دەوڵەتی زلهێزی سووک و ڕسوا بکەین، چکو هەر ئەوانە هێز نین. میدیا هێزێکی زۆر کاریگەرە. باشترین نمونەوە دەبین سوسیال میدیا چ حەشرێک بە پارتی وێچێتی دەکاتن. کاتێکی خۆش چاوەڕێین خەڵکە تێکۆشەر و ماندوونە ناس و تەعریب کراوەکەی بنچای قەرەچوق دیفاع لە زێری با و باپیرانتان بکەن، وەرن چیتر قبول نەکەین، هەر هێزێک بێتن هەڵتان بقەنێنی لە زێری با و باپیرانتان. کەس نەزانی جوتیاری کورد قەدری زەوی خۆی و خۆشەویستی خاک دەزانی. کاتێکی خۆش.